ساڵ بینەرانی بەڕێز بە هیوام هەمووتان زۆر باش بن و هەفتەیەکی باشیشتان بەسەر بردبێ بە خۆشحاڵیەوە لە ئەڵقەیەکی تازەی پرۆگرامی باشترین لە کەناڵە جوانەکە دیمەن لەگەڵتانین. بێگومان کەناڵی دیمەن بە گشتی کار لەسەر هەموو لایەنەکانی بواری پەروەردە دەکات. بۆ ئەمڕۆ بابەتێکمان هەیە، ئەویش خۆ ئامادەکردنی قوتابیان بۆ وەرزی دووەمی قوتابخانە. بێگومان پرۆگرامەکەمان دوو بەشە، بەشێکیان لەگەڵ منداڵە ئازیزەکان دەبین و بەشێکی تریش لەگەڵ مامۆستا هەرێم دەبین کە میوانی پرۆگرامەکەمانە و ڕێنماییکاری قوتابخانەیە. بۆ بەشی یەکەم لەگەڵ ئەو گوڵە جوانانە دەبین، دلین خان و دیەخان و دیماخان دیەخان لێم تێکچوو. باشە، دەمەوێت ئەوەتان لێ پرسم ئەوڕۆ چۆن بوو، چتان کرد؟ دلین خان هەندێک قسەم لە بۆ بکەن بزانم بە چ خەریک بوون. لەگەڵ هاوڕەکانمان یاریمان کرد و کاتێکی خۆشمان بەسەر زۆر باشە، زۆر خۆشحاڵین. دەرسەکانی قوتابخانەت بەباشی تێپەڕی؟ بەڵێ. زۆر باشە. دلین خان دەمەوێت ئەوە لێ پرسم، تاقیکردنەوەکان تەواو بوو، ئێستا وەرزی دووەم دەستی پێ کردووە. تاقیکردنەوەکان چۆن تێپەڕی؟ باشت وەڵام داوە؟ بەڵێ زۆر باش بوو. ئەی ئامادەکاریەکان چۆن بۆ من دایک و باوکت دایانگوت بخوێنە یان زۆر مۆبایل وشت بەکارمێنە؟ پێم وانێ مۆبایل بەکاربێنی زۆر. نەخێر مۆبایل بەکار نایەنم. لە کاتی ئیمتحانەکان دایک و باوکم دایانگوت وانەکان بخوێنم، نیش دەمخوێن. زۆر باشە، گەدەنگت بەرزکەی زۆر باشتر دەبێت. دلین خان قەت هەبووە بۆ نمونە حەزت لێ نەبێ دەرسەکە بخوێنی، زۆر بێتاقەت بوو بێ حەز لێ بوو بێ بڕۆی مۆبایل بەکاربێنێ، بەڵام دایک و باوکت بڵێن نا بەیانی تاقیکردنەوە تێ هەن لە کاتی تاقیکردنەوە باز دەکەم؟ نەخێر نەبووە؟ باش. پێت وایە منداڵی تر ئەو کێشەیان هەیە بۆ نمونە لە کاتی تاقیکردنەوە حەز دەکەن مۆبایل بەکاربێنن؟ بەڵێ، نانێ هەندێک منداڵ کێشیان هەبێت لەسەر. زۆر باشە، هەر بژی زۆر باشە، دەست خۆش بێ. چنە لای دیمەخان مایکەکە بگرە ئەگەر بیسوڕێنی زۆر باشە، بەس لایەکەی تری بسوڕێنە دەست خۆش بێ. دلین خان خوشکتە یارمەتی دەدات. دیمەخان چۆنی؟ باش. دیمەخان لە قوتابخانە پۆلی شەشە، وانە؟ ئەی چەندە؟ دیمەخان چەندی؟ چەند؟ زۆر باشە. پۆلی یەکەمی سەرەتاییە. دیمەخان لە قوتابخانە قوتابی منیشە. من زۆر خۆشحاڵم کە قوتابی لەو شێوازەم هەیە و زۆر خۆیان ماندوو دەکەن بۆی لەوانەکان تێبگەن. دیمەخان، دلین خان خوشکتە لە کاتی تاقیکردنەوە وانەکانی دەخوێن، هیچ پێت وا بوو بۆ نمونە حەزی دەکرد مۆبایل وشت بەکاربێنەوە؟ بزانم ڕاست دەکەی یان حەزی لێ مۆبایل وشت بەکاربێنێ وانە؟ حەزی لێ نەبوو؟ بەخۆی حەزی لە مۆبایل بەکارهێنانیە وانە؟ زۆر باشە. دیمەخان، هەندێک لە قوتابیان کە دەڕۆنە قوتابخانەوانە ناخوێنن، پێت وایە ئەوە هەڵەیە دەبێ وانە بخوێنن وانە؟ باشە. ئەی کاتەکانیان لە ماڵەوە بەچی بەسەر ببەن؟ بۆ نمونە چ شتێک باشە؟ مۆبایل بەکاربێنن، وانە بخوێنن، سەیری تەلەڤیزیۆن بکەن، لەگەڵ ماڵەوە دابنیشن، میوە بخۆن، چی شتێک باشە؟ خوێندنەکە زۆر باشە. ئەی لەگەڵ ماڵەوە دابنیشن باشە، شتێکی زۆر باشە. دیمەخان، هەندێک کەس هەیە بۆ نمونە لە ماڵەوە نە لەگەڵ دایک و باوکی دادەنیشێ، نە خەریکی وانەکانی دەبێ، تەنیا خەریکی سەیرکردنی تەلەڤیزیۆن و بەکارهێنانی مۆبایلە. پێت وایە ئەوە شتێکی باشە؟ ئەی پێویستە چی بکەن؟ پێویستە وانەکانمان بخوێن. زۆر باشە، وانەکانمان بخوێن و لەگەڵ ماڵەوەش دابنیشین. هەر بژی دەست خۆش بێ دیمەخان. ئەو گوڵە جوانەی ترمان ناوی چییە؟ دیەخان. دیەخان چۆنی؟ باش. ئەوڕۆ قوتابخانە چۆن بوو؟ باش بوو؟ بەڵێ. باشە. دیەخان، هەندێک قوتابی هەیە کە وەرزی دووەمی قوتابخانە دەست پێ دەکاتەوە وانە ناخوێنن، پێت وایە ئەوە کارێکی باشەیان هەڵەیە؟ هەڵەیە. ئەی پێویستە چی بکەن؟ پێویستە وانەکان بخوێن. زۆر باشە، دەست خۆش بێ. دیەخان ئەمساڵ پۆلی چەندە؟ دوو. یعنی دیمە یەکە، چی بوو؟ دیمە یەکە، دیە دووە، دلینیش چوارە. باشە. دلین خان، ئەگەر مایکەکە وەرگریەوە دەست خۆش بێ. دیەخان، دلین خان، وەرزی دووەم دەستی پێ کردووە، چ ئامۆژگاریەکی هاوڕێکانت قوتابیەکانت دەکەیت؟ چۆن خۆیان ئامادەکەن؟ پێویستە چی بکەن ڕۆژانە کاتێک لە قوتابخانە دەگەڕێنەوە؟ پێویستە کە هەموو قوتابیەک وانەکانی بخوێنن. باشە. ئەی بۆ نمونە بەتایبەت ئێستا ئەو دوو مانگە کە نزیکن لە تاقیکردنەوەکانی تێپەڕاندووە وەرزی دووەمیان دەست پێ کردووە، پێت وایە بە هەمان شێوازی وەرزی یەکەم پێویستە وانە بخوێن ئەگەر نمرەکانیان کەم بووە وانەکانیان نەخوێندوە؟ پێت وایە ئەگەر دیسان بە هەمان شێواز بن هەڵە دەکەنەوە، پێویستە تۆزە کاتی زیاتر دەرخان؟ بەڵێ، و هەموو قوتابیەک دەبێت نانی وانەکانی خۆی بخوێنێت. باشە. ئەگەر کەم تەرخەمی لێ بکەن بۆ نمونە بۆ خۆیان
ڕەنگە ئاگدار نەبن یان ڕەنگە هۆشیاری ئەویان نەبێ بڵێ دەیدێ جارێوانە ناخوێنم ڕەنگە بەیانی لە قوتابخانە بخوێنم کاتێک دایکیان یان باوکیان پێ دەڵێ وانە بخوێنە تووڕە دەبێت قەت وات بەسەر هاتووە ئەی دیمە و دیە ئەوان بەسەریان ناتوێت لە ماڵەوە یان یەکسەر وانە دەخوێنن زۆر باشە بەس ڕەنگە هەندێک منداڵی تر ئەو کێشەیان هەبێ وانە زۆر باشە ئەمڕۆ مامۆستا هەرێممان لەگەڵا ڕێنماییکاری پەروەردەییە زۆر شتی باشمان پێ دەڵێ لەسەر ئەو بابەتە سەبارەت بە خۆ ئامادەکردن بۆ وەرزی دووەم و ئەمڕۆ ئێوە نواندن دەکەن ئەو بابەتانی مامۆستا هەرێم باسی دەکە ئێوە نواندنی بۆ دەکەن و نیشانی بینەرەکانی دەدەن و کۆمەڵی خەڵکی تر و منداڵی تر لێمانەوە فێر دەبن باشە ئامادەن بڵێ ئامادەین زۆر باشە بینێرانی ئازیز لە بەشێکی تری پرۆگرامەکەمان لەگەڵ مامۆستا هەرێم کۆمەڵێک باس و خواسێ لەسەر بابەتەکەمان و بەردەوام دەبی بینەرانی عزیز بە خۆشحاڵی و لە بەشێکی تری پرۆگرامەکەمان لەگەڵتانین ئەمڕۆ لەگەڵ مامۆستا هەرێم لە بەشی دووەمین پرۆگرامەکەمان کۆمەڵێک باس و گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی کە قوتابیان بۆ وەرزی دووەم چۆن خۆیان ئامادەکەن هەندێک کێشە لە ناو سیستەمی پەروەردە و فێرکردن ڕەنگە هەبێ بە خۆشحاڵی ئەمڕۆ باسی دەکەین مامۆستا هەرێم بەخێر زۆر سوپاس مامۆستاکەم زۆر خۆشحاڵین کامپۆل لەگەڵمانی زۆر سوپاس خۆشحاڵم لەو کەناڵە دەردەکەوم وەک یەکەم دەرکەوتم لە تیڤیەکان لە سوۆشیال میدیا ئەزمن و زۆرە لە ناو گروپاتی فەیسبوک و سوۆشیال میدیاوانە بەنووسین هەتا هەندێک ڤیدیۆشمەیە بەڵام دیمەنم بە دیمەنێکی شیا و باش و گونجاو زانی کە ئەو تیۆرانیان ئەو ڕێکاریانی کە لە کۆمەلگا هەیە بیخە بەردەم دید و بینەران و داواکارم خەڵک فۆکس زیاتر بخاتە سەر ئەو کەناڵانەی کە پەروەردەی کۆمەڵایەتینە بە تایبەت دیمەن زۆر سوپاسم خۆشحاڵی دەمێ لە یەکەم پرسیارەوە دەست پێ بکەین ئایا قوتابیان وەکو یەکن لە فێربوون لە تێگەیشتن لە ئاستی زیرەکی یان جیاوازیان هەیە لەگەڵ یەکتر قوتابی کە وەک مرۆڤ ئەگە سیر بکەین ئێمە ڕێژەی 8 میلیار مرۆڤمان ئەگە لە سەر زەوی هەبی هەر 8 میلیارەکە جیاوازن لە یەک لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دەرونی لە ڕووی هۆشیاری لە ڕووی ئاستی علمیان لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیان زۆر جیاواز تا لە ڕووی پێکاتی بایۆلۆژیان بۆ ماوەی و کۆمەڵێک کاریگەریان لێ دەکا کە قوتابی وەک مرۆڤ جیاوازم لێک هەتا دوانەکان جمکەکانیش لێک جیاوازن مرۆڤ تا مرۆڤ جیاواز ئاستی و ئێمە دەبیتی تێگەیشتن و زیرەکی شی بکەینەوە ئایا زیرەکی چییە و تێگەیشتن جیاوازن لێ زۆر جیاوازن زیرەکی چەند لایەکی هەیە ینی زیرەکی خودی هەیە کۆمەڵایەتی و زیرەکی دەرونی هەیە زیرەکی خودپەروەردەکردن هەیە زیرەکی خێزانی زیرەکی تێکەڵایستا قوتابیمانەیە هەموو قوتابخانە دەیناسێ ئەوەندە زیرەکی کۆمەڵایەتی هەیە ینی سوعبەت تێکەڵا لەگەڵ هەموو لایەک مامۆستایەکانش خۆشیانێ بەس کە دێنە زیرەکی نمرەیی لە ئیمتحانەکان یان لە تاقنەکان بە پاش دەکەوێت لانی کۆمەڵایەتیان بەهێزە بەڵام لایانی زیرەکی یان دێتە دەروون تەماشا دەکات دەرونی برادەکانی دەخوێنێتەوە چ قوتابێک بێ باوکە چ قوتابێک بێ دایکە لایانی کۆمەڵایەتیان دەخوێنێتەوە لایانی جستەیان دەخوێنێتەوە تا خوێندنەوەیان هەیە بۆ ئەو بابەتە گرینگە پێت وایە گرینگە مامۆستایان شارەزای ئەو بابەتە بن یان هەر ئەوەیە کە وانەکەیان پێ دەڵێتەوە دەڕوات گرینگە شارەزای دەرونی ئەوان بێ بەڵێ ئاجەمە لە بەشی یەکەم پرسیارەکەمان تێپەڕاند کە زیرەکی چەند زۆرەکە ئەمە ئاستی تێگەیشتنیش ینی لە تێگەیشتنەوە دەبی تێبگەین تێگەیشتن چۆنچۆنی ئێستا بۆ نمونە هیچ پێویست ناکە قوتابیەکی پۆلی چار شعرێکی یان ڕۆمانێکی ئینگلیزی لەبەر بکە دەمەوێت بزانم گرنگی لۆ پسوەڕانی پەروەردە گرنگی ڕۆمانی شکسپیرچیە لۆ قوتابیەکی کورد کە ئینگلیزی نازانێ و نمرەشی لەسرە و دەستت ناو تاقیکردنەوەکانیش ڕەنگە ساقیتیش بن یان گرنگی شعرێکی عەرەبی ئەدەبی عەرەبی یان ئەدەبی کوردی شعر گرینگە بۆ پەروەردەکردنی خود نەک بکرێتە مەنهەجێک قوتابی ناچار بکرێ لەبەر بکات واتە کێشەی سیستەمی پەروەردە و فێرکردنمانەیە اینجا تێبگەین لەو قوتابیانێک کە ئایا قوتابیەکانمان پۆلین کردو لە قوتابخانە لەسەر مستەوای ئەوەی کە ئایا قوتابی حەزی لە بینینە یان ساڕاچیان تیۆری دەبی پۆلێن بکرێ قوتابیەکان توێژەری کۆمەڵاتیان ئیدارە پۆلێنیان بکات ڕاستە ئەو کەم و کوڕیەمان لەلایەنی پەروەردەیی و سیستەمەوە هەیە کە ڕەنگە قوتابیەکانمان نەناسین کە بە شێوازێک فێر دەبن بەڵێ
ئەوە ئیشی توێژەری کۆمەڵایەتی یان ڕێنماییکاری دەرونیا هەر ناوەچی لێ دەنێن باوکاری و پشتگیری ئیدارە یعنی زانیاری تاکە کەسی و گشتی هەر هەموو قوتابیانی تاک بە تاک لە لابێ اینجا مامۆستایانیش ینی دەبیت تێکەڵک هەبی ئایا قوتابیە ینی باگراوندی چییە حەزی لە دەرسەیان بە ناچاری هاتیە خێزان لە پشتیتی یان لە پشتی نییە بێدایک و باوکە یان نا چێ سەپۆرتی دەکات لە چ خێزانێک هاتیە لە چ کۆڵان و گەڕێکێک هاتیە هەموو ئەوانە ورد و درێژت دەبێت تۆمار بکرێوەکداتا لە قوتابخانە اینجا ئیش لەسەر پەروەردەکردنیە بکەین لەسەر تێگەیشت و لەسەر بەرنامە و مەنهەجیش مامۆستا هەرێم دەمەوێت پرسیاری دووەم لێ بکەم ئایا مەرجە هەموو منداڵەکان هەموو خوێندکارەکان ئەوانەی بچووکن ئەوانەی گەورن هەمویان بەیەک شێواز فێر بن و تێبگەن وەک لە سەرەتاش باسمان کرد دەبێت ئێمە پۆلی بکەین جیان بکەینەوە ئایا چ قوتابیەک وەرگریان تێگەیشتنی بینینە چ قوتابێک حەزی لێ بە چالاکی و تەرفیهی و یاریکردن فێر بێت چ قوتابێک حەزی لە پۆلدانیشە بەس جێ لە مامۆستا بگرێت هەموو ئەوانە دەبێت جیا بکرێنەوە کە زیاد کردەوە ئینجا ئاستی تێگەیشتن و فێربوونیان یان ئاستی شێواز و خوێندنیان ئێمە بۆ مەمە دیار دەکەوێت وەک پسوڕانی بواری پەروەردە کە چ قوتابێک چی بکاتن چ قوتابێک پێستا شتە بکات بەداخەوە لەو دوایەدا کۆمەڵێک منداڵی ئۆتیزم تێکەڵی قوتابخانەکە ئەوانێ حاڵەتیان هەیە کاریگەری خراپی هەبوو ئەوەیالەوەی زۆربەی منداڵی کوردیش فرە جوڵە بووینە ئێستاکە لە بە زۆری خواردنیان ئێستا لە پاشان باسیشی دەکەیت هۆکارەکانی بەڵێ لەبەر حڕبوونیان ئازادبوونیان لە کۆڵانیان لە ماڵ فرە جوڵەنا ئیدی ئەو کێشەیەکە لە قوتابخانە کە منداڵێکی ئۆتیزم تێکەڵی قوتابیەکانی کە دەکەی لێدان دروست دەبێت ناتێگەیشتن دروست دەبێت ئەزیەتی ئەو منداڵە دەدەن کە ئۆتیزمە ئەو منداڵێک کە ئۆتیزمە لەوان کە ناگا ڕاستی ئەوە هەڵەیەکی زۆر زۆر گەورەی پەروەردەیە پێویستە شوێنی خاص خۆیانەبی تایبەت خۆیانەبی بڵێ اینجا ئەوەی کە ئێمە زانیمان هەموو قوتابیان بە یەک شێوە توانای تێگەیشتن و توانای فێربوونیان نییە کەواتە بەرنامەی خوێندن و سیستەمی خوێندنیشمان جیاواز دەبێت بۆ هەمووان هەتا لە پۆلێک ئەمن بڕواناکەم لە هیچ قوتابخانێک چ لە ئاهلی چ لە حکومی دابەشی ئەومان کردبی لە پۆلێک لە 20 قوتابی چەندیان چۆن فێر دەبن چەندیان چۆن فێر نابن چەندیان مستەوای علمیان هەتا چ ئاستێکە سا قوتابیمان هەیە ئێمە وەک توێژەران لێ ڕادیارە ئەو منداڵە حەزی لە خوێندن نیە یعنی لە داهاتوودا نابێ بە شتێک کە ماڵۆ پێی دەڵێن بۆنمە دکتۆریە پزیشکیە پارێزەری هەر شتێکە یعنی منداڵێکی ئەزمموی کردەیە حەزی لە میکانیک و حەزی لەو بابەتان ڕاستە دەتوانم بپرسم ینی هۆکاری یەکەم یان قۆناغی سەرەتا ئەوەی کە خوێندکارەکە بناسین منداڵەکە بناسین مامۆستا دایک و باوک خێزان هەر کەسێک کاتێک منداڵەکە دەناسی ئەوە دەزانیت شێوازێکی لەگەڵ دەگونجێ باشە دەست خۆش بێ مامۆستا هەرێم دەمەوێت پرسیاری سێمە لێ بکەم کێشەیەکی زۆر گەورەمانەیە لە پرسیارەکانی تریش تۆزێک باست کرد خواردنی ناتەندروست خەوی ناتەندروست بەداخەوە ڕەنگە لە بەشی زۆری خێزانەکان ئەو کێشەیە هەبێ پێ دوایە ئەوە کاریگەری خراپی هەیە بۆ ئەوەی کە خوێندکاران لەوانەکان تێبگەن بەدڵنیایی مامۆستا چونکە خەو بەشێکە لە ئەبدەیت بوونەوەی ئینسان نوێبوونەوەی ئینسان و پشووی مێژ پشووی زەستەیە پشووی کۆمەڵایەتیە ئەو فەوزای لە شار هەیە یان لە کۆڵان هەیە بە خەو لەسەر خۆی لادەداتن ئیدی کە نەنوێتن ئەمە زۆر زار قوتابین دیتۆ لە پۆل خەوی لێکەوە کە بان کراوە مامۆستا هەرێم ئەو توێژەری کۆمەڵەت و قوتابیە خەوی لێکەوتووە ئیدی پێشوەخت مامۆستا چەند جارێک بە ئاگای هێناوەتەوە ئیدی کە ئاگاداری ماڵۆیان دەکەی دەبینی دایکەکە تەلەفۆنی هەڵ ناگری چکەویش لە خەو ماوەت ئەو منداڵیان ئامانەتی شوفێرەکە کردووە کە دەیگەێنی و ئەو منداڵش کە شوفێرەکە لە دەرگا دەداتن و منداڵەکە دەباتن جاوە لە قوتابخانەی ئەهلیان لە قوتابخانەی حکومی منداڵ برادەرەکانی دێنە دوای بۆ دەزانێت کە قوتابخانێ ئەگەنا باوەڕ کە زۆربیان غیابیان دەبی و نەهاتوو حساب دەکرێن زۆر قوتابیشەیە ئەگەر دەرگادا نەخیان ئەگەر ڕەتی نەکەوە سعات 11 دەگاتە قوتابخانە بۆی تاخیر دیان درێن پێ خێزان هۆکارە بڵێ خێزان هۆکاری سەرچێت چکە ئەو ماڵە قوتابی دەستەوەیە ناچە شوێنێکی دیکە زۆر جار ئەگە دەبینی خێزانە کەم تەرخەمە ئەو منداڵەکە دەچێتە لای داپیر و باپیری لێ دەنوی ئەوان زدیتر بە ئاگانەت بەیانیان هەڵدەستن داپیر و باپیر ئەوان
ئەو ڕۆژێکە ئەو منداڵە لە ماڵی ئەوانە زووتر دەچێت ڕاستە بەدڵنیاییەوە ئەوی دیکەش ینی ئەوی تر هەیە کە پێویستە بە سیستەمەکە کە قوتابخانە ڕێگە دەدا منداڵ سعات دەبێ ئیدی ئەوە دەبێتە بەرنامە داکوباب بەرچاوی ڕوون دەبێت کە بەڵێ لێ قبول دەکرێت منداڵەکە جارێک و دوان و زاروێ قوتابیمانەیە لە مانجێک هەفتە غایبە نەهاتووە ئیدی ئەوە هەم ڕێگە خۆش دەکات کە قوتابی فێر بێ ببێتە خوو نەریتێک لە لای کە درەنگ بچێت هەمیش داکوبابەکە بیانێکیان بەدەستەوەیە کە تاخیر ئەو منداڵە بنێرن و ڕەنگە دڵنیاش بنەوەی کە ناجەح دەبێتن دواتر پرسیار مامۆستا دەست خۆش بێ هەر وەکو زیادەکارێک لەسەر قسەکانت پرسیارێکم بۆ دروست دەبێت من بۆ خۆمەکو مامۆستا کە مامۆستامەوە وانە دەڵێمەوە پێم وایە بەشی زۆری منداڵەکان کە خەوی ناتەندروستیان هەیە لەبەر ئەوەیە کە دایک و باوچیان خۆیان درەنگ دەخەون بەبێ هۆکار منداڵیش لاسایی دایک و باوچی دەکاتەوە و نواندنی پەروەردەی ماڵێ دەکات هەر شتێک لە ماڵ و ڕوودەدا بەشی زۆری منداڵان وان ناتوانین بڵێن هەمویان لە دەرە نیشانی دەدات و نمایشی دەکاتەوە پێ دوایە ئەگەر دایک و باوک خەوێکی تەندروستی هەبێ و خواردنێکی تەندروستی هەبێ منداڵەکە چاو لە ئەوان دەکات بەدڵنیاییەوە و هۆکاری تریش مامۆستاکەم ئێستا زۆر قوتابی هەنە سعادیەک گروپی پەبجیانەیە یان گروپی سناپیانەیە گروپی سۆشیال میدیا خێزان لێی بەرپرسیارە بەڵام کە دەگاتە ئاستی کە یعنی کۆمەڵێک دایک و باوچی تکە نابەرپرسانە هەڵسوکە و لەگەڵ قوتابیەکانی تر دەکەن ئیدی ئەوە دەبێتەوەی ینی قەناعەت بە داک و بابی بکە کە برادەرەکانیشم نەنووسینە هاوتە فەرمو ئەو یاریە ئەلکترۆنی دەکەم هیچ کێشەی نییە زۆر جارم کێشەم لەگەڵەوەی لەگە دایک و باو کە دەڵێم ئاگاتان لێیانە دەڵێم بەڵێ ئەو بەڵێ ڕەنگە یەک دەقەبیتن ینی یەک سعات بی ئەدی ئەو هەر سعاتی کە منداڵەکە لێ ینی کەواتە یان دەبی بەردەوام لەسەر لە تەنیش دابنیشم زانستەکەم کەوەی قبول نییە منداڵەکە وەکو چاودێریکردنیش وایە هەڵێ بەڵێ چاودێریکردنەکەش بۆ شوەیەکان هەز بە کەمی دەکاتیان هەز زا باشتر وایە مۆبایل لەکن منداڵ نەبیتن ئەوش تاسیرێکی ینی کاریگەریەکی بەرچاوی هەیە ینی سلبی نەرێنی لەسۆی کە قوتابی نەخەوێتن و ئینشاڵە لە داهات شەپسیاران لەلایەن باز لە هۆکارەکانی ینی ئەوە بۆچی قوتابی خەوی ئەو پرسیارانش دەکەین دوای بەیەکەوە دیمەنێک هەیە منداڵێک هەیە لەسەر و بابەتە شتێکمان نیشان دەدا پاشان قسەی لەسەر دەکەین مامۆستا هەرێم دیمەنەکەمان بینی منداڵێک بە شێوازێکی زۆر نەگونجاو موبایل بەکاردێنێ و کتێبەکەشی فڕێ دەدات و خەویشی لێ دەکەوێت کاتی خەوتن و کاتی وانە خوێندن و کاتی نان خواردن و کاتی چوونە دەرەوە پشودان هەمووی تێکەڵاو بووە و هەمووشی بە قوربانی شتێکرا بەکارهێنانی موبایل بە تایبەت تێکەڵبوون لەگەڵ خێزان ئێستا پشتگوێ خراوە پێ دوایە بەکارهێنانی موبایل چه زیانێکی بۆ منداڵان هەیە بۆ خوێندکاران بەگشتی و کاریگەریەکانی چێ لە قوتابخانە کاریگەریەکانی دەبیندرێت بەڵێ بە تاکید بە دڵنیاییوە لە هەم لە ئاستی کەسی لە قوتابخانە لە خێزان لە هەموو شوێنێک ینی ئۆیلات و منداڵ لە جیاتی ئەوەی کە دەرسەکانی مامۆستا لە سەرزاریبی سرود و گۆرانی قوتابخانە سەرزاریبی وشەکانی سۆشیال میدیا لە سەر ینی وەلەو ڕاگەیاندن سۆشیال میدیا چۆرێکە لە ئامرازەکانی پێگەاندنی تاک ینی کاریگەری هەیە بەڵام ناوی بێتە ژمارەیەک هەمومان حەزمانەوە بیکە شتێک ڕوودا تەسویر بکەین بڵاویکەینەوەیان یعنی ئێستا منداڵی ژۆی لاتیە ڕۆلی کامێرەمانێک دەبینێ کە چ ڕوودەدا زۆر جار منداڵەیە لە دەستی دەرچە مۆبایل وێنێ ماڵێ بڵاو بۆتەوە یان شتێک دەکاتن لە ئاستی تەمەنی ئەو ڕۆشتی ئەو یان لە ئاستی عقلی کۆمەڵاتی ئەو منداڵن نییە
تەئسیرێکی زۆر خراپ مۆبایل لەسەر ئەم کۆمەڵگەیە. مۆبایل ئێستا مەبەست نەزات سۆشیال میدیا و ئەپلیکیشنەکان دەنامە پێم خۆشە هەر منداڵێک مۆبایلێکی جاری جارانی لەلا بێتن بۆی بزانین منداڵ لەکوێیە. زۆر جار ئەمە دەبینین منداڵ بە تەنها دەی شەو لەگەڕ ڕێکیشترا. حەز دەکەم مۆبایلیان لەکەم بیوەز مۆبایلێکی زیرەکنا مۆبایلی جاران مۆبایلی کۆن کە جیلی کۆنەکان لە لامان بوو ینی بێ ئەنترنێت بە بێ سۆشیال میدیا لەگەڵ ئەو مۆبایلەمە هەر منداڵێک ئەو مۆبایلی لەلا بەڵام لەگەڵ سمارتفۆن نیمە لە دەست منداڵی کە منداڵ دەتوانێت لایڤ ڕاستەوخۆ لژبۆنە بدینی زۆر جار سێرشم کردو ینی بەڵێ دەتوانێت پرتوگال بدین دەتوانێت ئیسپانیا بدینی بە لایڤ هیدی کۆمەڵێک کللتوری نامۆ دەبینی بە لایڤ ڕاستەوخۆی کۆمەڵێک چەناڵ هەنا ڕاستەوخۆ و کەنار دەریا و ئەو شتانە دەگواز مەوەستم چیە لەوێ کە مۆبایلی دایە منداڵ تو ناتوانانی 24 ساعت چاودێری بکەیت یەک لەختە بەسە بۆ ئەو یەک سەربڕین یەک کوشتن یەک شەڕەبۆکز یەک دیمەنی نەشیا و بدینی ئیدی ئەو دەبێتە پەروەردەی و هەوڵی ئەو دەدا دووبارەی بکاتەوە کاتێک چاوی ئەوانیشی لێت هۆشیاری یاسایشی نێوە منداڵە و تەمەشا دەکەین هەمووی چی مۆبایلی دایتێ دەستی بۆی دانراوە بە سەروتە من 18 ساڵ لێ گوگل قبولی دەکات مۆبایل ئەپلیکیشنەکان داونلۆد دەکەمان ئەوانیش حسابی ئەوان کردووە بۆی دانەوە یان مامی یان کەسێکی لە خۆی گەورەتر زۆر پێگەی نەشای پێ نیشان دەدەم مامۆستاکەم دەنووسێ لەو پێگەیە بڕۆ سەیری فلان شت کە فلان شت ینی خەڵکی دیکە ئەپلیکیشن دەبێتە دایک و باوکی کارکتەری ناجۆری ناو سۆشیال میدیا دەبێتە داک و باوی ینی ڕاگەاندن زۆر بە سلبی هاتە پێگەی یەکەم و ژمارەیەکی پەروەردەکردنی ئەو کۆمەلگا کە زۆر خەتەرە زۆر مەترسیدارە. پێت وایە هێندەش ڕۆژبینانە قسە نەکەین دەربارەی مۆبایل پێم وایە بەکارهێنانی مۆبایل دەتوانین سوودیشی لەوە بگرین بەڵام ئایا چۆن منداڵەکانمان فێر بکەین کە بەکارهێنانی مۆبایل سوودی هەیە و دەتوانێت بۆ بەرەو پێشچوونی زمان و بەرەو پێشچوونی وانەکانی بۆ زۆر وانێتر سوودی هەیە بەڵام ئایا چۆن ئەو هۆشیارە لای منداڵەکانمان دروستکەین ڕەنگە ئێستا من بۆ لە منداڵێکمەوە پێ بڵێ مۆبایل بە شێوازێکی گونجاو بەکاربێنە بەڵام من خۆم زۆر بەکاری دێنم و بە شێوازێکی نەگونجایش بەکاری دێنم باشە چۆن ئەو هۆشیارە لای منداڵەکانمان دروست بکەین. مامۆستاکەم زۆر جار داکوبە بە من دەڵێن منداڵەکەم مۆبایلی نییە مۆبایلی خۆمی دەدەمێت مۆبایلی خۆی چەندین پیجی سیاسی و پیجی گەورەی ینی عقلی و منداڵی نییە هەواڵەکانی ڕۆژانە ڕووداوەکانی ڕۆژانە مۆبایلی دایک و باوک مەترسیداتێ لە مۆبایلی خۆ ڕەنگە سبێ دوێک مۆبایلەکەن بەس ئەتاریەک بکە ئەگەر ئەو وەک زیادێک لەسەر پرسیارەکەت وەڵامەکی زیاد بەڵام مۆبایل بڵێ بۆ شێوە مەترسیدار نییە ئەمڕۆ بیدایە دوتم سەرەتاوت مەگە مۆبایلێک بدەینە دەست منداڵەکانمان مۆبایلەکە سمارتفۆن نەبێ زیرەک نەبێ زۆر تەبیعیە زۆر ئاساییە بەڵام بڵێ لە کۆمەڵگەی کوردی ڕەشبینینە بەڵام ئەوەی کەیسانی کە هاتوتە لای من یان ئەو کەیسانی ڕۆژانە تقریباً بە نزیکەی 12 ساڵ ئەمن توێژەری کۆمەڵاتیمە 8 ساڵ یان 9 ساڵ سۆشیال میدیام هەیە و چاتم کراوێ بۆ زۆربەی ئەو کەسانێک کە خۆ بەخێشت زۆر بۆ دێت زۆر هەمووش ینی مۆبایلە زۆر جارێ مۆبایلی بۆ منداڵ کراوە داخوا ئاگای لێ نییە ینی تەمەشا دەکەین کاریگەریەکان مۆبایل وەک مادی هۆشبەر هەڵسوکەوتی لەگەڵ دەکەی لەو کۆمەلگەیە ئەگەر ئەمە تاقیکردنەوەک بکەین 100 منداڵ بێت 100 مۆبایلی ئەم دەینە دەست باوەڕتەوی هەر سەدیان پاش مانگەکی دیکە حڕیان بکەین یانی ئەکە چاودێرێکی سادەشیان بخەینە سەر پاش مانگێک دەبینین یانی شتی زۆر سەیریان هەیەشتی ناو مۆبایلەکە یەکەم سەرەتای هەموو شتەکە بۆی بزانین منداڵ خراپ مۆبایل بەکاردێنیان باش پازوەردی دانا تەواو پازوەردی لەسەر شاشەی دابنە لەسەر سکرینی ئیدی ئەو منداڵە دەوێت هەندە شت بشارد و ئەمە نەیبینی کاتێک کە باوک و دایک شتی تۆ نەبینن ئەی چێ بیبینی کەواتە بەتەمای شتێکە ینی سەرەداوە بۆی کە ئەو منداڵە دەوێت مۆبایل خراپ بەکاربینی و هیچ منداڵێکی مامۆستاکەم ناتوانی بۆ دیاریکەی کتێبێکی دەنجی بخوێنێتەوە سەیری دۆکمنتاریەک بکە حەزی لەو شتانە نییە کە تو پێی دەڵێ لێ ئەمە ڕەفزی مۆبایل دەکەمیان بەگشتی مۆبایل هەتا 18 ساڵین هیچ کەسێک نەبێ ئیلا ئەگە مۆبایلی سادەی کە هیچ نێت و سۆشیال میدیاچ ئەپلیکیشنش لەسەر نەبێت. دەمەوێت پرسیارێک بکەم ئایا دەتوانن مۆبایلی دایک و باوکیان بەکاربێنیان مۆبایلێک هەبێ لە ماڵەوە
بۆ کاتی گونجاو بەکاربێ بۆ منە بەهێزکردنی زمانی ئینگلیزی فێربوونی وانەکان پێت وایە سوودێکی دەبێ بەڵام بە چاودێری و سنووردار کراو بێ ینی دەرفەتی چونە ناو هەندێک دیمەن و هەندێک شوێنی نەبێت ڕاستە ئەمستاکەم ئەو جۆرە پێشنیار و قسانە زۆر زار توێژەران دەیکەن یان پسپۆران دەیکەن هەر لە چوارچەوەی قسە دەمینێتەوە کردداری نییە ئەگەر کردداری بێ باشە خێزانێک بتوانێت بۆ شێوە کۆنتترۆلی منداڵ بکاتن کە فێرە زمان بیان فێری کۆمەڵک شتی کە بێت چکە دەوری هاوینمانێ ینی ضرور نییە ئینگلیزی فێروی لە ناوەڕاستی کۆرسی دووەمەیان یەکەم ینی ضرور نییە پێویست نییە مۆبایلی هەبێ لەو کاتانە زۆر پۆستەکانیش زیاتر سوشال میدیا زۆر بە تۆندی دژی مۆبایلیمە یان دژی سمارتفۆنمە لە دەست منداڵەکان چکە مۆبایلی جاران بە ئاسایی بوو و ئێستا کۆمەڵک کەس نوێنەراتی شتەکە دەکەن ئێستا تو منداڵ ئەگەر دای بنێ بچێتە ناو بەرنامەی فێرکاری کە دەبێتە ئۆنلاین کە دەبێتە پارە ئیدی ئەو توانە لەگەڵ دەبڕی دێ بە پارە بەژار دێ لەوێدا تۆ نازانی لێ لەگەڵ منداڵیت کە تێکەڵ دەبی باشە یان نا ئەو کەسێک کە بە ئۆنلاین خۆی ناساندووە فێری ئینگلیزی دەکا چکە بەڕاستی سوۆشیال میدیا وەک دنیا شێوە ینی هەموو کەسی باش و خراپی تێدایە بەڵام خراپەکان ڕۆڵ دەجێڕن زیاتر خراپەکان لە پێش چاون ئەو کەسانی قسەی بە سوود دەکەن ڤیۆریان کەمە لایکەر و کۆمنتەریان کەمە هەموو ئەو شتانی کە لە سوۆشیال میدیان ئێستاکە لێ ئەم بە ڕێژەی قسە ناکەم لە بابەتە بە گشتی قسە دەکەم یعنی هەتا ئێستا نا کۆمەلگەی کوردی سوودێکی وای بە کۆمەلگە نەگەیاندۆ غەیری سترێسی دەرونی لێک ترازانی کۆمەڵایەتی کێشەی تەلاق یعنی تەماشای مۆبایل دەکەی هەروەکتم وەک مادەی چۆژبەری لە هاتووە ئەپلیکیشنەکانی جیاوازە منداڵ لێوێ ئەتونازان لە ڕێگەی ئەو ئینگلیزیەوە تووشی قمارکردنی ئەلکترۆنی دەبێیان تووشی کۆینکردین و کۆمەڵک بابەت هەیە با ناوەکان لەڵک نازانیان کۆمپانییان شتێک بانەوێت فێری کۆمەڵک شتێک دەبێت ئەتو کەلو زمانی ئینگلیزی چوویلۆ فێربوونی بەرنامەی کۆمپیوتەر چووی منداڵەکە لا دەدا بەدەست خۆت ناتوانیت چاودێرێکی ئاتوندی بخەیتە سەر کە لە کۆنتترۆلی خۆت دەست خۆش مامۆستا هەرێم بۆ ئەو بابەتە دەمەوەکو زیادەکارێک لەسەر قسەکانی جەنابەت بەشێکی زۆری ئەو کێشانەی باست کرد ڕەنگە تەنیا لە وڵات و لە هەرێم و لە ناوچە و لەو ژینگەی ئێمە نەبێت لە دنیا ئەو شتابێ بەڵام لە ناوچە زیادیاکان و ناوچەکانی تر ڕێژەیە ڕەنگە کەمتر بێ ڕەنگە زۆر زیاتریش بێ دەمێ باسی ئەوەت لەگەڵ بکەم بۆکو پرسیارنەوەکو زیادەکارێک بۆ قسەکانت کۆمەڵێک سایت و ئەپلیکیشن و پرۆگرام هەیە ئێستا کار لەسەر یەک شت دەکا منداڵ ڕابکێشەوەکو بەکارهێنەر بۆ ئەوەی بینەریان زۆر بێ قازانجێکی مادی زۆر بکەن و سوود لە دامەزراندنی بەرهەمەکەیان بکەن لەو کاتەشدا خێزان هۆشیار نییە لە بەروێ منداڵەکە موبایل بەکاردێنە بەبێ سنوور بەبێت چاودێری دایک و باوک و لەو کاتە منداڵەکە دەبێتە قوربانی و ئەوانی تریشکە بەرهەمەکەیان دانا و قازانج دەکەن گرنگە کە دایک و باوکان هۆشیاری ئەوەیان بۆ منداڵەکان هەبێت کە لە کاتی گونجاو و لە شوێنی گونجاو بە شێوازێکی گونجاو موبایل بەکاربێن ئەگەر ڕێیاندا دیمەنێک دەبینین ئێستا ئەو منداڵانەی کە تەمەنیان ئەوەندە زۆر گەورە نییە لە تەمەنی سەرەتای چوونە قوتابخانەن بەڵام ئاڵوودەی بەکارهێنانی مۆبایل بوون ئەمەش کارە ساتێک بێکەوە دەبینین پاشان دڕۆینە سەر بابەتێکی تر دیمە خان چۆنن هیچ ئاگیان لە منیە لەبەر بەکارهێنانی مۆبایل و جبس خواردن دیمە ئەوە چ دەکەی مۆبایل پێت وایە شتێکی باشە پێت وایە لۆ دەیکەی باشە دیمە خان مۆبایلەکە دانێ بیدە من ئەو دایە تویان بەخۆت بردت باشە دەمەوێت شتێکتان پێ بڵێم زۆر بەکارهێنانی مۆبایل کاریگەری خراپی هەیە لەسەر ئەوەی کامە دەرسەکانمان تێبگەین و بە باشی لە دەرسەکان تێناگەوە تەرکیزیشمان خراپ دەبێت سلامە هەر مۆبایل بەکاربینە بەیانی کە مامۆستاکە زۆر قسەمان لەبوو دەکات لی تێناگەن لەبەر چکە تەرکیزمان لەسەر قسەکانی نابی چکە خەوەکی خراپمان هە بە زۆر مۆبایلشمان بەکارینە باشە جانی من ئەوە جبسیش دەخۆن بەبێ من دەیخۆن جانی من ئەو خواردنانە باشە بەڵام دەبی کەم بیخۆین کە دایە هێشتی بیخۆن یان ئەمن ئیزنمدان بیخۆن ئاساییە و ڕەنگە بە خۆتان بڕۆنە دوکان شتێک بکڕن لە بۆ تەندروستیتان باش نەبی ئەمە بە خۆمان شتەکانتان لە بۆ بکڕین باشترە باشە کێشە نابی دڵتون نابی ئاساییە
هەر بژی کچە جوانەکەی خۆم ئەو کچە جوانەی خۆشم ئێستا کاتی چیە درەنگە زۆر درەنگە ئێستا کاتی چییە چیم بخەوین وانە باڕۆین مامۆستا هەرێم دیمەنەکەمان بینی بێگومان با لەسەر هەر بابەتی بەکارهێنانی موبایل بەردەوام نەبین چکە زۆر بابەتی گرنگیتر هەیە کە هۆکارە بۆ ئەو بابەتە دەمەوێت لەسەر ئەو بەردەوام بین کە چۆن خێزانەکان مامۆستان خوێندکاران چۆن خۆیان ئامادەکەن بۆ وەرزی دووەمی خوێندن کۆمەڵێک باس و خواسێ بەردەوام دەبین دێینە سەر بابەتی خێزان خێزان ڕۆڵی چێ لە پەروەردەکردنی منداڵ لە فێربوونی منداڵ لە تێگەیشتنی منداڵ لە قوتابخانە خێزان دەبێ خۆی لەگەڵ منداڵەکەی ماندووکە بۆی لە قوتابخانە نمرەی بەرز بێت و ئاستی بەرز بێتوان ئیشی خێزان نییە بەرپرسیارەتی خێزان نییە پرسەکە باسی کۆرسی دووەمت کرد پێویستە کۆرسی دووەم تاو جیابی لە کۆرسیەکەم کۆرسی دووەم نابێت زۆر بخوێندرێ و نابێ ئەو لە قوتابخانە باز دەکەم خشتەی خوێندنیان کەم بکرێتەوە 8 دەرس و 7 دەرس گەلەگەلک زۆر هەلا هەر یعنی ئەگە بەڕێی من دەسەڵاتم هەبێ شتێکم هەبیتن دەستکاری سیستەم کەم لە 5 زوانە زیاتر ناخوێنم ینی کاتەکە قوتابی 4 یان 5 سعات لە قوتابخانە بێ باسە بەڵام بە حکمیەوەی داکوباب وەزیفەیان هەیە چەند منداڵەکە لە قوتابخانە ببینێتەوە باشترە بۆ ئەوان بەڵام خراپە لەو منداڵەکەی چونکە سترێس و زەختی دەرونی زۆری دەکەتەوە سەرێ پێویستە کۆرسی دووەم هەمی بە چالاکی بەڕێوە بچێ مامۆستاکەم ئێستا بەڕێی من بێ بەوانەی ئاین هونەر وەرزش منداڵی ئەو کۆمەلگە ڕاستە ڕێ دەکەم بۆ سێوانەیە بەها کۆمەڵایەتەکان بڵێ ئەوانەکەی منە بۆیەوە بەها کۆمەڵایەتەکانیش کردێن ئێستا لە باس دێن بە باسی ڕۆلی خەزان لە بەها کۆمەڵایەتەکان بەو 3 دەرسە دەتوانی قوتابی ڕاستە ڕێ بکەیت باشات و وەرزەکە تیۆری ڕۆی ئیمتحانات و کوێزات و ئەو شتانە وەرزی دووەم ینی ناچارنی هەمان شت دووبارەکەوە یان دانانی نمرە لە 10-20 زۆر هەڵەیە یعنی ئەو تەسلیمکردنی دەرەجەیە بۆ قوتابیان ینی بەخشین هەدیە 10-20 قوتابیەکی زۆر لە 20 کەمتر نایەن یان چلی هەیە یان 20 هەیە 25 هەیە دەستگە لە یارمەتیدانی مامۆستا ئەو شتانە گلەی داکوبا و دەرجە زیادکردنەوەوانە بەڵام کە دێنە کۆرسی دووەم تووشی یادەکانی نەورۆز و ئادا کاتێکی زۆر دەڕوە بەڵێ وەرزەکە زۆر خۆشە یعنی قوتابی حەزی لێیە لەو وەرزە خۆشەی لەناو چوارچێوەکی داخراو نەبی سزن نەبی زۆر قوتابخانەیە یان سنتەری ئۆتیزم بێ بە ناوی سنتەر کە لە خانێکی 400 متری 300 متریدان بێ حەدیقەبێ داخراوە هیچ ڕووناکی لێنە سەوزایی لێنێ خواردنی باشین هەر هەموو خانەکان ئەوانەی کە تایبەتن بۆ ئۆتیزم لە کوردستان تا ئێستاوی ئەمن چوبم دیتە بم هەر هەمووی ناتوان دروستە دێنە قوتابی ئاسایی قوتابخانەکان زۆر لە ناو گەڕەکان تێکەڵ ژاو ئەو کۆمەڵک شتی تێدا ینی قەلەقێک لە قوتابی دروست دەکات تا 7 دوانە بچێت کەوتمان وانەکان کەم بکرێتەوە پاشان دێ لە کۆرسی دوم دەبێ بە چالاکی بەڕێوە بچێت بە شانۆ بەڕێوە بچێت زۆر جار وانەم وەرگرتێ لە قوتابخانە شانۆم بە منداڵک کردیە بە منداڵەکان کردیە کە ماڵێک جیرانمان دەسووتێ چۆن هاوکاریان بکەین بە شانۆ ئەو قوتابیانە لە دەرسی پێنجەم یان شەشەم یان دووەم زۆر حەزیان لە وانانەیە کە چالاچینە ئەو دێگۆ مامۆستا من حەزم لێ ڕۆلی ئەو بجێڕم کە ماڵم سوتاوە اینجا ڕۆڵەکەمان دادەنا چی هاوکاری کۆ دەکاتەوە چی ئەو ژەمەی کە مەغریبە ماڵی سوتاوە خواردن بۆ هەمووی داوا دەکا بەشدار بێت بەڵێ ڕاستە چێ دەبێتە سایقی ئەمبڵانزیان حەریقیان ئەوەی کە دەستێ نابی لە ئاگرەکە نزیک ئەو هۆشیارانە زۆر میمە ئەسەن هەر خوێندن بەدەستە مامۆستا لە باخچە هەتا پۆلی 6 بەس بەها کۆمەڵایەتەکان هۆشیاری یاسایی و هۆشیاری جۆرەکان هۆشیاری تەندروستی بخوێندرێ لەگە زمان و بیرکاری و زانستی سادە بیرکاری و زانستی سادە و کۆمەڵێک هۆشیاری ئاینی و پەروەردی ئەوان بخوێندرێ لە پۆلی 7 هەتا 9 خوێندن بکرێتە پیشەیی یعنی خوێندن ئەگە بۆ پیشەی ئەو 3 ساڵە پیشەی خوێن سنە کارەبایان تیزاریان هەشتەکە کاریشان دەست دەکەی کاریان دەست دەکەی و قوتابیەکی پڕ بەرهەمی کات 6 ساڵ فێرە زمان و ئەدەبیات و بەها کۆمەڵایەتەکان کردێ مرۆڤێکی تەندروست لە ڕووی عەقلی و مرۆڤێکی کارامە لە ڕووی تەندروستی جەستەی ئەوانە و بیرکردنەوەی و مرۆڤێکی پیشەیی وەزیفی لێ دەردەچی ئەگەر پۆلی 6 تەواو بکە یان نە پێویستی بە زانکۆ نییە یعنی
یان گەنجێکی کاسب گەنجێکی پارەدار گەنجێکی داکوبابی خۆش بیرۆکەی کارکردنی هەیە و دەستی کارکردنی بکرێتە پیشەی پاشان لە پۆلی 90 پسپۆڕی وەردەگری اینجا پێویست کرا بچێتە کۆلێژ و پسپۆرانی بواری خوێنی بالا بام لە خۆیان بەرنامەکەدانێت تا ئەوێ پۆلی 12 نەمێنێ ئێستا زۆر قوتابیانی پۆلی 12 حەز لەوە پۆلی 12 نەمێنێ ینی بەڕاستی ئەمە چەند تاڵەبەم ڕۆیە خۆی کوشتێ لەبەرەوەی نەچێتە حاڵەتی کوشتن هەبووە خۆی کوشتێ نەچێتە تۆ لە بۆی بۆتە منافزیان ئەوەی کە بابی پێگوتی ئەم 2 میلیۆنم لە دەورەی لۆ سەرف کردی 3 میلیۆن لۆی لۆ خەرج کردی دەرەجەکەت ئەوەندە نەبێت وال لێ دەکەم ئیدی زۆرن نابێ خێزان ئەوەندە زەخت لە قوتابیەکان و خوێندکارەکان سەرباری کورسی دوێمش کە دێنەوە ناو بابەتی خوێنە خێزانیش بەتایبەت هەموو مامۆستا هەموو نابە شێوەی ڕێژەیی ینی بە شێوەی زۆر سێ بەشی چالاکیەکانی قوتابخانە بکرێتە تەرفیهی خۆشی چالاکی هەتاوانەی بیرکاریش ینی دەبێت بچنە دەرەوە قوتابخانە وەرزەکە خۆشە منداڵ تەحمل ناکات زۆر جار مامۆستاگەر دەماندید جیرانێکمان لە نەورۆزی دەڕۆیشتن ئەمان نەدەڕۆیشتین هەستمان کوو ینی لە خۆرە حەز دەکرد بەگەر ئەوان کەوی لەگەر ئەوان بێوە سبەی لەگەڵ ماڵی بچی دووسبەی لەگەڵ ماڵی ینی وەرزەکە خۆشە هیوای نییە بخوێندرێ ینی بەشێوەچیکەوە کۆرسی بەدڵنیایەوە دەست خۆش بێ سەبارەت بۆی کە باس کرد دەربارەی سیستەمی پەروەردە و سیستەمی فێرکردن تۆزێک کێشە و کەم و کوڕیمان هەیە ئەگەر ئەو پێشنیاران لە باست کرد بەو شێوازە جێبەجێ بکرێەوە ئەگەر بزانین ئەو شێوازە گونجاوە بە هیوای نیشاڵت جێبەجێ بکرێت و قوتابیانیش لە قازانج و بەرژەوەندی ئەوانە باسی بورە خۆبەخش ئەو پرۆژە و پلان و فکرانم گەیاندێ بە نووسنەوە لێرەش لە کەناڵە زوانەکەی دیمەن پەیڕەوی دەکاتن پیرۆزیبی گرنگەوەی بکرێت بەڵە خۆبەخشانە زۆر کەسێ لە وڵاتان ئەو پلان و پرۆژانە بەپارەدا ئەم دیزاینیشم ینی بەرباز کرد دیزاینەکە چۆن بێ باخسێکی بچوکی ئاژەڵانی تێدا بێ یان حەدیقەی تێدا سەوزای تێدا بێ مەسبەحێکی بچووکی نیومەتری تێدا بۆ خانە ئۆتیزمەکە باز دەکەم کەلەمی یعنی چێ وە بزانت چەند سەرمایەدارە خەریکین خۆزگە دەکرا سەرمایەداران دەهاتە ناو مەجای خانی ئۆتیزم بۆ شوەیە کە من دەڵێم یان قوتابخانە بە چەند قوتابخانێک لەو شوە دروستکەن جاکە ڕۆلی خێزان نەگەیشتنەوە باسی کە پرسیارەت کرد بابەتیراتە پێش ڕۆلی خێزان کە باست کرد ڕۆلێکی کاریگەری هەیە بەڵام یەکلاکەرەوە نیە مامۆستاکە گرینگە بەڵام زەڕور نییە خێزان دەتوانێت بۆ شێوە هاوکاری قوتابی بێ کە لە ڕێگا تووشی ڕووداوێک نەبێ و جلکی دراوە بۆی دابیم کە فێرە خۆشتن و دەشۆ توالێت تۆشتانە نازانێ فێری بکە ینی فێرکراوی لە خێزان مەسایلی خواردن و وزن دەستخۆشی لە داخبابان دەکەم کە زۆر جار کە بیدایەتەکەی سەرەتای بەیانیان منداڵ نان ناخوا مۆزە یان میوە دەخەنە ناوجان وەکو بەدیلێک ئەوە زۆر زۆر ئەمە ڕام لەو شتا هەیە یان شیر دادنێن یان ئەو شتانە کۆمەڵێک بنەمانە کەلایانی لۆجستی قوتابیەکە یعنی برسیەتی و ئەوانەیە ئەوەی دیکە ڕۆڵەکە بە شێوەی کو بڵێ باگراون تەنها توێژەران هەستی پێ دەکەن زۆر زار مامۆستای قوتابی هەڵدەستێنی پرسیارێکی لێ دەکە و لە خەیاڵی ئەوەیە کە شەو باوکی چۆن لە دایکی داوە ئیدی ئەوە تا نەک دەرز لە بیداەتی دەرسەوە هەر لە دێتە قوتابخانە ئەوە شکلی دیارە یان شێوەی دیارە کە ئەو منداڵە گریاوە حاڵەتێکی نەخوازراوێنە بە دوێنێ شەو خەتی فرمێسکیشی دیارە یان ئەگەر قوتابی یان زۆر جار ئەمە ڕێپێدان وەرگرتیە درێسی منداڵی کوڕ دام کەناندە جێی قایش دەرچوو ڕێپێدان هەبوو پێش ئەوە بەڵێ آخر توێژەر دەتوانێت تا حەدە بڕوە بۆ نمونە قوتابیمان هەیە قۆڵی هەتا ئێرە هاوینیش ینی لەگەنزیک مانجی پێنج ینی ئەوها لای هاوینەکە کە هەڵدە دێوە مامۆستا ئەزیەتی خۆیدایە یان کە کەمامە دادنیان نابی توێژەر لە قوتابی بگەڕێ ڕوبەڕوونا ینی لە دووڕا زۆر ینی وەک بڵێ پاسەوانە یان چاودێرێکی دوور بە دوور هاوڕێیان و دۆستانە بڵێ ئەو زانیارە ژویداتی باسم کرد لەبی لە قسە قوتابی هەبی خێزان ڕۆلی یەکلاکەرەوە نییە بەتەنیا یەکەم شوێنی پەروەردەکردنی مرۆڤ خێزان بووە بەڵام ئێستا خێزان ئەو ئەرکەی داوەتە قوتابخانە و پێشتر مزگەوتەکان و شوێنە ئاینەکانیش ئەوەی پەروەردەکردن بەڵام ئێستاکە هەمووانە منداڵیان داوەتە چێ ڕاگەاندن
ڕاستە وانە ڕاگەاندن و گروپی دەرێ ینی بە هاوڕێ خۆ گروپی دەرێش هاوڕیانیش بەشکل لە دەستگاکانی پەروەەردە کە بریتی لە ئینسان خودت بەخۆی چۆن پەروەەردە خۆ دەکە خێزان و پاشان دەستگا ئاینەکان ئینجا ڕاگەاندن ئینجا قوتابخانە و زانکۆکان و کللتور و هەموو ئاە مرۆڤ پەروەەردە دەکەن خێزان واز لەو ئەرکە هێناوە ئەوە کاریگەری باشی هەیە لە سۆی کە منداڵ ئەو پێداویستانە دابیکە بەڵام بەڕاستی لەسەر خێزان نییە حەفت واجبی قوتابخانە هەشت ئەرچی ماڵەوەی قوتابخانە 5 ئەرچی ماڵەوەی قوتابخانە دابنیشتن فێری منداڵی بکەن بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە نیمە واجب بنێردێتەوە ئەرکی ماڵەوە هەم مامۆستا ئەرچی ئاسان دەبی هەم داخوابی چکە ئەمە زۆر زار قوتابیمانێ نەدایکی ماوە نەبا باوەڕ چێ دەرسی پێ بڵێ یان نەخوێندەوارن داکو بابش خوێندنیان نیە نازان ئەو بابەتە باوکە زۆر جار هەبوو پرسیارم لێکراوە مامۆستا پرسیارێک لە بیرکاری پۆلی چار 500 جاران 600 دەکات چەند ینی ئێمە نازانین ینی پرۆگرامەکانمان بۆ شێوەژ نییە کە پۆلیمان نەکردو ئایا پۆلی 5 شیاوە ئەو نوعات جاران و لێکدانەوە بکە یان پۆلی 6 سەرەتایی توانای وای ئەوەی هەیە کە زانست فێربیتن وەچە خستنەوە بێگومان کۆمەڵک بابەتی قورسە ئەلی ئاستی تەمەنی نییە وای دەست خۆش مامۆستا هەرێم بیرم لەوە دەکردەوە دیمەنێکە بەیەکەوە سەری دەکەین و پاشان بەردەوام بابا چۆنێ دلێ خان باشم چ دەکرەوە دەرسم نەخیندێت ئەو بابەتی تێ ناگەم دەتای وەرە جانی من وەرە بابێ کۆبی خوێنین وەرە ئێرە جان دانش لاپەڕە چەند 20 زۆر باشە تەڕەکی شوێنەوارە دێرینەکان دلین جان کچی من ئەوە باسی شوێنەوارە دێرینەکان دەکات دەڵێش کوردستان پڕیەتی لە شوێنەوار و پاشماوەی دێرین لە ئەشکەوت و گرد و قەڵاو شورا و پرد و وێنەیە هەڵکەندراوە ینی ئەمە وڵاتی مەناویچی ئەمە لە چه هەرێمە چین کوردستان وانە ئەڵێ وڵاتی ما هەرێمی ما پڕە لە شوێنەوار شوێنەوارانی ئەو شوێنانی لە مێژە هەیە کۆن بووە ئێستا پێی دەڵێن شوێنەواریان هەندێک کەلوپەل و شتەیە پێشتر بەکاریان دەهینە ئێستا هەر پاراستیتیان ئێستا هەر بەکاردێتەوە یان وڵاتی مە پڕ ئەو شتانەیە باشە بزانین باسی چی دیکە دەکات ئەمانە گشتی شارستانیەتی باوک و باپیرانمان نیشان دەدا ینی ئەوە نیشانمان دەدا باپ و باپیرانمان پێشتر چەندە ئەو شتانیان پاراستیە و ئەو شتانەشیان بەکارهینایە لێ ئێستاش دەیپارێزی جا لە نێو ئەم شوێنەواراندا ئێسک و پرووسکی مرۆڤ و ئاژەڵ و پاشماوەی گەنم و جۆ کۆمەڵک شتیان بەکارینە زۆر بابەتی دیکە هەیە لێرە ئەمە لۆمان ڕوون دەبتەوە کە وڵاتی مە پڕ لە شتی زۆر باش و بە نرخ و دەوڵەمەندین لەوڕۆوە و زۆر گرینگە کە ئەمە بزانین لۆی مامۆستاش فێری و بابەتتان دەکا هەتا وڵاتی خۆمان باشتر بناسیین و شانازی پێوە بکەین باش زۆر باش مامۆستاریم دیمەنەکەمان بینی کە باوچەیەک یارمەتی منداڵەکە دیدا لەوانە خوێندن بێگومان گوتمان ئەوە لەگەڵ سیستەمی پەروەردە و فێرکردن باشترن دێ گۆڕانکاری بکرێت دایک و باوکەکە بە ناچاری وانە بە منداڵەکەی دەڵێت لە کاتێکدا پێویستە منداڵەکە خۆی لە قوتابخانە فێر بێ باشە دەمەوێت کۆتا پرسیارە لێ بکەم کە دوو بابەتە بەیەکتریەوە دەبەستمەوە ئایا ڕۆڵی مامۆستا لەگەڵ ڕۆڵی قوتابخانە و کارجێڕی چییە لە فێربوون و پەروەردەکردنی قوتابیەکە پرسیارێکی زۆر جوان لە هەم ئەو پرسیارانە گرنگترە کە بینایەتی کردمانە و گفتوگانە دەبوو سەرەتا و پرسیارمان بکردوە چونکە کۆمەلە کێشەیان هەر هەموو کێشەکان بە شێوەیەکی گشت ئەگەر قسەی بکەین یان گفتوگۆ بکەین هەمووی دەگەڕێتەوە خاڵی سەرەتا کە کارژێڕی لە ناوەندەکانی خوێندن بە چ شێوەیەکە تا ئێستا من نەمبینیوە بەڕێوبەرێک ئەو پێگە و پۆستە وەرگرت بێ ئیشی لێ کردبیان یان حکوومەت پەروەردەی کردبی نردبیێتە دەروی وڵات کۆمەڵک شتی کردبی کە ئامادەی بکە بۆ ئەو شوێنە دەروی وڵاتی دیدبی کۆمەڵێک کەیسی دیدبی یانی زۆر شتەیە ئێستا زۆر زار مدیر هەیە ناوی قوتابیەکان نازانێت زۆر نازانێت کاوە قوتابیە لەوەیە بیست محەممەدت هەبێ هەموو ئەو مدیرە مامۆستایەکان دەبێت ناوی ئەو قوتابیانە هەموو لە خەیالیان و تێکەڵی مامۆستابی و تێکەڵی قوتابیان بێ و ینی پەیوەندیش کۆمەڵاتی باشی لەگەڵ دایک و باوکان هەبێتن کارژێر زۆر زار پرسیاریان لێ دەکەم لە زۆر شوێن کە غەڵەتێک دەکەن یان
يعني بنات ساري شتێک دەکەن خراپە لۆ مامۆستایان لۆ تەڵەبیان لۆ داکوباب دەڵێن ئەوە سیستەمە ئەمە لە سیستەمی خۆمان لاانادی زۆر جار ئەمە داوام کردووە کۆپێک لەو سیستەمەم دەنێگە سیستەمە لێرە سیستەم لە مێرچی ئیداری ئەو وڵاتە هەموو بوارەکان هەڵە ئیدارەدان هۆکاری ئەوەیە کۆمەکە بۆ شەوە لێبێ کە باسی سیستەمیان لەگەڵ دەکەی سیستەم بریتە لە عەقڵ و دەروون و میزاجی بەڕێوەبەر و ئەوانەیە خوار بەڕێوەبەر شتێک نییە نووسراوە بێتن کە بۆ نمونە مامۆستا هەرێم سزای دارایی بدرێ بەو شێوەیە لەولا مدیر عقوبە دەدا سزا دەدا معاون ڕەوز دەکاتەوە معاون قسەک دەکات لە جیاتی مدیر ڕای لێ نییە کۆمەڵک یان کۆبوونەوەکان ئەو هەموو کۆبوونەوە بەداوی لێبرنەوە یعنی هەزاران کۆبوونەوەی ناپێویست دەکرێت بە سەعات وەختی مامۆستا دەگرترێ شەموان بانجی مامۆستایان دەکەنەوە زەختێکی زۆر لەسەر مامۆستا هەیە بەتایبەت ئێستا خراپ بەڕێوەبردننی ئیدارەدانی پەروەردە لەلایەن پسپۆڕانی پەروەردە ئەوانەی کە پێگەی ئەمەدەستە ئەوانە پرۆگرامی خوێندنی ئەمەدەستە ئەوانەی کە قوتابخانەکانی ئەمەدەستەوە بەڕێوەبەر و یاری دەدرەکانی هەموو زەختەکە لەسەر مامۆستایە هەموو فشارەکە لەسەر مامۆستایە باوەڕ ناکەم داتایە کە بێ کاوە مامۆستا لە قوتابخانەکەت منداڵێکی ئۆتیزمی هەیە لە ماڵۆیان نا دایک و باوکی لەسەر جێگە کەوتونیان نا زۆر مامۆستا هەیە من دەیناسم سەعات چار لە تەواریە لەبەر ئەوی یان لە فریا کەوتن لەبەر ئەوەی باوکی نەخۆش کەوتووە مامۆستامانێ ساڵێکەوە لە کەنەدایە منیان لە ئەمریکایە منداڵەکەی نەخۆشە مۆڵەتی بەبێ موچەی وەرگرتیا ساڵەکە ینی دەکرێت ئەو مامۆستایە ئەو موچە کامل لۆ بگەڕێتەوە وە سەپۆرتی دارایش بکرێت لەبەر ئەوەی دەرسەکی دایتە هەمومان کە لێرەوە چۆتە غەرب چۆتە ئەمریکا لە پێناوی منداڵەکە ئەو گەورەترین وانەیە حسابکەەوە بەردەوامی لە ناو مەکتەبێ بووە وەنیا دەبێ ئەمە لە مامۆستا بگەین ئایا چ زەختێکی دەرونی لەسەرە چ زەختێکی کۆمەڵایەتی زۆر جارێ مامۆستا کێشەی کۆمەڵایەتی هەیە یان ئەم پرسیار دەکەم مامۆستاکە مامۆستایە کە دادەمەزرێیان لە گرێبەست دەچێتە چاوپێکەوتن چ پرسیارێکی لێ دەکەم بەڕای تو ڕاستە چ پرسیارێکی لێ دەکەم حەزم لێ جواب بدەم کاتێک بەشێک تەواو دەکەن دەڕۆن بۆی هەلی کارێک بەدەست بێنێ یان لە حکوومەت داوای چی لێ دەکەن وەک با بڵێن ئەوە مقابلە کرایان یان پێشەکی دانرێ ئەو مامۆستایە تا ئین دەکرێت بەڵێ چی لێ داوا دەکەن پاڵپشتی ئاسایش شەکی زۆر میمە فەحسی چاو فەحسی خوێن مامۆستا تەواوە بۆ بابەتەوە نییە خوا فەحسی کۆمەڵایەتی یان پشکنینی کۆمەڵایەتی کا دەرونی کا عەقلی ئەو مامۆستایە کە دەینێرێ ناو پرۆسەکی ڕەنگە قوتابیەک دەرونی تەواو نەبی مامۆستایەکیش بە باگراوندێکی زۆر خراپی دەرونی دێتە ژوورەوە مامۆستا وانەی بیرکاریش بڵێتەوە یان زانست بڵێتەوە یان هەروانێکی دیکە بڵێتەوە مامۆستایە بە شێوەکی یەکجاری ستۆ بە پەروەردە فێرکردن دەکات ئەو زەختە خودی و دەرونی و ژینگەی و سیاسی و ئابووری و داراوی هەسە مامۆستا بە هیچ شوێک مامۆستا نابی لە سەرجادەیبی وای لێبێ بکەوێتە سەرجادە قوتابیەکە ببینێتەوە جاران مامۆستا کۆ دەبوونەوە تێچووی نەشتەرگەری قوتابیەکیان دەدا مامۆستا یان کرێخانی و قوتابیان دەدا ئێستا وای لە هاتەوە بابی قوتابی یارمەتی مامۆستا دەدا نابێ بە هیچ شوێک مامۆستا بگاتەوە ئاستەی کە لەسەر جادە بخەوێ مان بگرێ ناوی وا بکەین مامۆستاوا بۆ شوێ سمعی یان ناوی مامۆستا لە سۆشیال میدیا بە کەسانێک دەڵێن مامۆستا کارە مامۆستا نییە ینی وە گاڵتەکردنێک دێتۆ ئیدارە یان بەڕێوەبەر ئێستاکە کۆرسی دووەمە چاڵنجێک لۆ هەر هەموو ئەو کەسانی ئێستا دەمان بینن با بچن تەماشای سۆشیال میدیا بکەن بزانن چەند قوتابخانەی ئەهەلی بەدە مامۆستا و بە گروپ مامۆستا بەڕێ دەکەن ئێستاکە با بچن تەماشا هەر هەمیان هەلیکاریان هەیە لۆ لەبەر ئەوەی ئەو زەختەی ئیدارەی کە نەیزانیە بەسە ملی مامۆستای داین هەش دەرسی پێ دەڵێتەوە نازانێ مامۆستای نەخۆشە ئەو پارە بەشی دەکایان نا عقوبەی مادیدایە بە شەڕ تێناوە لەگەڵ دایک و باوک قوتابی لەگەڵ قوتابی کۆمەڵێک فەوزایە لەسەر مامۆستا بەجددی یعنی پێویست ناکە مامۆستا بۆ چکە کاریگەریترین چینە ناو کۆمەڵگە مامۆستا کە نەوە پێدەگەنی هەڵەکان ڕاست دەکاتەوە کە مامۆستایەکە وای لە مامۆستاشەکە دەرەجەش دا مامۆستاکە فەرمووەمە باچی تەجروبە بکەن ئەو قوتابی 90 هەیە لا ئەهلی دەیبێنە حکومی ئۆتۆماتیکیان لەوێ دەرەجە دەبتە 56 یعنی ئەو بە بەرپرسم لەو قسەی خۆم هەمان قوتابی لە حکومی کە دەرەجێ زۆر لاوازە بی بە ئەهلی 1 ساڵ ساقیت نابێت کە حەدا دەکەم یەک قوتابخانەی ئەهلی کە بەخۆم لە زۆریان ئیشم کردیا سوار قوتابی هەبی ساقیت ببی دەوری دومیشان زۆر کەمە کەواتە زەخ لە مامۆستا دەکرێت ناجح بکرێت تەڵەبی ناجح بکە ببورم
لەبەر لایانی مادی و قوتابخانەیان هەش دەکە فشارێکی زۆر زۆر لەسەر مامۆستایە تەڵەبە ناجح بکە حەف دەرس بۆشاییەکان پڕکاتۆکە لە ئەگەری نەبوونی مامۆستایەک ینی کۆمەڵێکش لە ڕێی نارن چالاکی بکاتن سەپۆرتی دارایی ناکری ئەو مامۆستایە و ناردێتە خولی زۆر بەهێز لەسەر حسابی ئەوە هەتا باوەڕکە لە زۆر قوتابخانەیە نادەنە مامۆستاکان نیوەڕۆ دەبی لەسەر خۆی بی لەفەی بکڕی لەگەڵ تەڵەبان لە ڕیزی لەفە خواردن و لە ڕیزی ینی کۆمەڵێک فشار لەسەر مامۆستایە ینی لۆلا حکوومەت لە قوتابخانە حکومیەکان ناتوانن مامۆستاوە بچکە مامۆستا تەعینە کەس ناتوانێت هیچ سزایشدا گەورەترین سزا نەقلکردنە ڕەنگە زۆر جارەیە مامۆستا زۆر بەقۆت بی مدیری نەقل بکاتن بەڵام لە قوتابخانە ئەهلیەکان کە دێن زەختێکی زۆر فشارێکی زۆر لەسەر مامۆستایە لە هەموو ڕۆکەوە مامۆستا کۆمەڵێک ئەرکی ناپێویستی دراوەتە سەرشان کە بەجددی پێویستە ڕابگرترێ مامۆستا ئەبدەیت بکرێتەوە ئەو مامۆستایانی کە شیاوی ئەو مەجالە نین حەزیان لێ نییە بە ناچاری هاتوونەتە ئەوشێ بۆ موچە بخێنە پیشەشتر ئەوەی حەزی لە مامۆستا شخصی خۆم کەسی خۆم زۆر زۆرم حەز لە مامۆستایەتیە یعنی لام گرنگ نییە سەدام چاوپێکەوتنی هەلی کاری مامۆستایەتی توێژەری مەبەستمە بیکەم بەڵام نەسمە کۆمپانیایە حیسابات ئیشی من نییە لێ دەگرمەوە بەش حیسابات ئەوەی ئەمن کە پێویستە کەلێنش پێ بکەمەوە توێژەریە یعنی مامۆستایەتی دەبی حەزبی دەروونی شیاوبی و کۆمەڵایەتی شت شیاوبیتن یعنی باگراوندێکی خراپت نەبی کە تەڵەبە بزانیتن ئینجا ببیە مامۆستا یان زۆر ناسراو نەبی مامۆستا دەبی بخرێتە چوارچێوەیەک خۆی و ئیدارە و هەموو لایەنەکان چ بە حکومی ئەهلی مامۆستا بخەنەوە قالبی خۆی مامۆستا زۆر کەشفە هەموو کەس دەزانی ئێستا وەی هاتووە تەڵەبە دەڵێ بۆ بخینم دەبمە مامۆستا بینەرانی ئازیز بێگومان ئەوەی کە مامۆستا هەرێم باسی کرد هەندێک بابەت هەبوو وەکو پێشنیار دەیدا بۆ ئەوەی سیستەمی پەروەردە و فێرکردن تۆزێک بەرەو پێشتر ببام و هەندێک بابەت هەبوو بە ڕێژەیی بوو واتە مەرجینە بەگشتی هەندێک شت هەبێت لە هەندێک قوتابخانە و لە هەندێک شوێن هەندێک حاڵەت و هەندێک شت هەبوو کە تەنیا لە چەند قوتابخانەیەک ڕووی داوە و هەندێک شت هەیە کە بەرامبەر مامۆستا دەکرێت بە خۆشحاڵیەوە دەتوانین بڵێن لە هەندێک قوتابخانەیە تۆزێک کەمتر ئەو حاڵەتانە ڕوودەدا و زیاتر بەرچاوڕوونی هەیە لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ مامۆستا و قوتابی بکرێ واتە مەبەستی بەگشتی ئەوە نیە کە هەموو قوتابخانەیەک و هەموو ناوەندێکی فێرکردن وابێت و هیوای سەرکەوتنیش بۆ هەموو ناوەندە فێربوون و پەروەردەیەکان دەخوازین لەبەر ئەوەی کاتێک ئەوان نابن ئەوە وڵاتێکی پڕ بەرهەمان نابێت و بێپەروەردە دەبێت بینەرانی ئازیز بەم شێوازە دێنە کۆتایی پرۆگرامەکەمان و تاوەکوەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ بێت